هەموو ئەو پێداویستیانەی بۆ ڕوبەڕووبوونەوە و توژنەبوون و چارەسەرکردنی ڤایرۆسی کۆرۆنا هەن بۆ ئەوەی کە پەتاکان قورس نەبن و بتوانین ڕێگری بکەین هەمووی لەم شوێنەیە بەرهەمەهێنرێ و بە کوالیتێکی زۆر بەس لەسەر ئاستی هەموو دنیا چۆن بەرهەمەهێنرێ لە ئاستێکی پێشکەوتووە بەرهەمەهێنرێ بۆی بارچی خۆمان مانزانی یەکەم ئەمە پیشانی هەموو خەڵکی خۆمان بین کە نەترسن و ئومێدیان زۆر بێ کە ژێرخانێکی ئاسایشی تەندروستی زۆر باش و پێداویستی تەندروستی زۆر باش و چارەسەرکاری کەرەستی چارەسەرکردنی زۆر باش لە وڵاتەکەی خۆمان و لە پارێزگای سلێمانیا هەن و سوپاسی ئەم خۆشەویستانەمان بکەین چ بە ناوی خۆمان و چ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەم دەست پێشخەریەیان ماوەی چەند ساڵە دەست پێ کردووە ئێستا ئێوە خۆتان بەرهەمەکەی بینین کە بۆ ئەمڕۆی ئێمە چەندکە گرنگە هەموو ئەو شتانی کە کەسێک پێویستی پێی بێ لێرە ئەمە ئەتوانین دابینی بکەین و پشت بە خۆمان بەستین بۆیە ئومێد دەکەم کە حکوومەتی شتوانێ پشتیوانێکی گەوریان بێ و هاوڵاتیانی خۆشەویستیش تەجاوزی ئەو ترسود لە ڕاوکێ بکەن کە لە ماوەی ڕابردووە هەیان بووە ئەوەی طلاب الغزارة باسيكا بالضبط احنا حاليا دكتور احنا من 2010 بمادة جديدة اخر شيء هسه المشروع for all patients better health for all patients كيف يعني better health for all patients better health برضه المريض لما ياخذ affordable price